پێشێکی سوپاسدانەکەم خۆتان دەزان ساڵانە ڕۆژی جیهانی هەیە کە بەدکراوە بە شێرپەنجە چەند ڕۆژێکە یەکێک لەوانە تایبەتە بە شێرپەنجەی مناڵ و ئیمڕۆ ئێمە بە سوپاسەوە لەگەڵ ڕێکخراوی مناڵ پارێز لە ئەم نەسوورەکە ئەم پێشانگەیامان کردوانێ ئەمەش کە دەرخستنی کاری دەستی ئەو مناڵانەیە کە لە نەخۆشخانەی هیوا چەندین ساڵ لە ژێر چارەسەر و چاودێری پزیشکیدا بوون کە لەم پێشانگەیە بە نزیکەی 84 منداڵ بەشدار بووە ئەمەش گەیاندنی ئەو پەیامەیە کە ئەوان جۆک و هەر کەسێکی ئاسایی توانای زانستی توانای شێوەکاری چەندین توانیان هەیە و دەتوانن و هەر مناڵێکی ئاسایی ژیانی خۆیان بکەن و لەگەڵ ئەوەشدا پەیامێکی کەیە کە دەبێت دایکان و باوکان هۆشیاری تەندروستی تەواویان هەبێ لەسەر نیشانە پێشوەختەکانی شێرپەنجە چونکە تۆ ئێمە بتانە و نەمانەوێت ئامارەکان ڕۆژانە زیاد دەکات ساڵانە زیاتر دەبێت بۆیە دەبێت دایکان و باوکان بە فعلی کاتی بوونی هەر حاڵتێک بووانەوەی سەردانی پزیشکی پسپۆرت بکەن بە مناڵان بۆ ئەگەر هەر حاڵەتێکە بوو بە دوواداچوونی زیاتری بۆ بکرێت ئێمە سەرەڕای گرفتەکان کەمی دەرمان بچووکی بیناکەمان دانەمەزراندنی کارمەند بۆ زیادەوە لە 10 ساڵە بەڵام توانیمانە باشترین خزمەت پێشکەش بکەین و گەواهیدی ئەو قسەیەشمەوەی کە ئێمە زیاد لە 10 ساڵە لە ڕووی ئاستی زانستی و لەسەر ئاستی عێراق پلەی یەکەمین و ئەمەش بەپێی ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانە و لەگەڵ ئەوەشدا ئێمە هەمیشە وتومانە کە بازە گرفتەکانەکەین لە نەخۆشخانەی هیوا هی زەقی دەرکەوتنی گرفتەکانەوە ئێمە نەخۆش لە زاخۆ تا بەسڕە سەردانمان دەکات و ژمارێکی زۆر سەردانکەرمانێ و نەخۆشیێتە ئەوێ ئەویش بەوەی ئەو ئاستە خزمەتگوزاریەوە بۆیە بێگومان تووشی گرفتی دەرمانە بین تووشی گرفتی کەمی ئەجیزا بین